لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 176 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولا جناح عليكم فيما عرضتم به من خطبة النساء أو أكننتم في أنفسكم علم الله أنكم ستذكرونهن ولكن لا تواعدوهن سرا إلا أن تقولوا قولا معروفا ولا تعزموا عقدة النكاح حتى يبلغ الكتاب أجله واعلموا أن الله يعلم ما في أنفسكم فاحذروه واعلموا أن الله غفور حليم. بەڵێ خۆشەویستان لە ئاەتی پێشتر خوای گەورە سوبحانەهو وتەعالا باسی لەو کەسانە کرد کەوە پیاوانێک کە وەفات دەکەن لە دوای خۆیان ئافرەت خێزان بەجی دێڵن هاوسەر بەجی دێڵن ئەو ئافرەتانەی کەوە پیاوەکانیان دەمری عیددەی لە بۆ دانان کە بریتین لە 4 مانگ و 10 ڕۆژ. ئیتر لە دوای ئەو 4 مانگ و 10 ڕۆژە ئەحتیادی ئەگەر ئەو ئافرەتە داخوازی بکرێ و هەروها مێرد بکاتەوە. بەڵام ئەوەی کەوا لە عیددەدا بە هیچ شێوەیەک لەو 4 مانگ و 10 ڕۆژە وەکو باسمان کرد بە هیچ شێوەیەک نە ئەو خۆی عەرز دەکا لە بۆ کە داخوازی بێ نەداخوازی کاریش پێویستە بستە داخوازیەکەی لەبەرەوەی وەکو وتمان لە عیددەدا پێویستە لە ماڵی پیاوەکەی دەرنەسی کە لەوێن دەرێ با بڵێن خێزانی ئەو ئافرەتەی بووە کە لەوێ وەفاتی کرد یاخود خەبەری وەفاتەکەی پێگەیشتە ئیتر پێویستە لەو ماڵە بمینێتەوە مەگەر لە بۆ ضرورەت دەربچی بە هیچ شێوەیەک لەو 4 مانگ و 10 ڕۆژە هیچ شێوەیەک لە شێوازەکانی خۆڕازاننەوە لە جلچی جوان و ڕەنگاوڕەنگ و هەروەها لە کل لە چاوکردن لە بۆن لە خۆدان و لەو شتانەی کەوا پێی گوترێ زینا ناوی بە هیچ شێوەیەک ئەوانە بەکار بینی لەبەرەوەی لە عیددەدا. ئیتر لە دوای ئەو 4 مانگ و 10 ڕۆژە دیارەوەکو گوتمان عیددەی تەواو دەبی و ئیعتیادیە ئەگەر هەر شێوازێک لە شێوازەکانی مباح لە با بڵێن ئەوەی کەوا ئافرەت لە بۆی هەیە خۆی بڕازێن تۆ لە ناو ئافرەتان ئیعتیادیە تاوەکو ئەو پیاوانی کەوا نیازیان وایە ئیتر بێنە پێش لە بۆ داخوازی. جا لێرەدا هەر لە درێژەی ئەو بابەتەدا دەفەرمی ولا جناح عليكم فيما عرضتم به من خطبة النساء أو أكننتم في أنفسكم. گوناهتان لەسەر نییە خوای گەورە بە پیاوان دەفەرمی گوناهتان لەسەر نییە ئەگەر لەو فترەی کەوە ئافرەت لە عیددەدایە ئەوجا لە عیددەدایە کاتێکەوە پیاوەکەی مردیە 4 مانگ و 10 ڕۆژە یاخود لە عیددەی تەلاقێکی بائین بەینونە کوبرادایە یعنی ئافرەتێکە تەلاق درایە کاتێکەوە تەلاق درایە با بڵێن ئەخیر تەلقەی ئەو پیاوەش بووە لەسەری واتە تەلاقی کۆتاییە ئیتر هەتاوەکو عیددەکەی تەواو دەبی ئەوە ناکرێ داخوازی بکرێ بەڵام دەکرێ ئەوەی کە لێرەدا ئیشارەتی پێدا لە عیددەدا ئافرەت ناکرێ داخوازی بکرێ بەڵام وەکو بە پیاوان دەفەرمیتن دەکرێ بە ئیشارەت قسەیەک بنێرن لە بۆ ئافرەتە ئیتر لە بۆ وەلی ئەمری ئەو ئافرەتە یاخود لە بۆ ئەو ئافرەتە فيما عرضتم به کەواتە لە مەعاریض هاتیە مەعاریض ئەوەیە کەوا قسەیەک بکەی کەوا مانایەک ببەخشی و مانایەش کەش ببەخشی کەواتە وەکو تەلویح و ئیشارەتێک دەکرێ هیچ گوناحت ناگاتێ ئەگەر لە فترەی عیددە ئیشارەتێک بنێری لە بۆ داخوازی و ئافرەتە ئەو ئەکنەنتم فی ئەنفوسیکم یانەوەتە هەر لە سینجی خۆتان لە دڵی خۆتان شاردتانەوە کەنگۆ نیەتتان هەیە بچنە داخوازی و ئافرەتە علم الله أنكم ستذكرونهن خوای گەورە ئاگادارە بۆی ئەنگۆ بە تەئکید باسییان دەکەن چلای خۆتان لە ناو دڵ و دەرونی خۆتان یاخود لە لای مەجلیس
ولكن لا تواعدوهن سرا إلا أن تقولوا قولا معروفا بەڵام نابی بەنهێنی مەوعیدیان بدەنێ إلا مەگەر بە قسەیەکی معروف کەوەکو چەند جارە باسمان کردیە معروف شەرعا وعرفا واتە بە قسەیەکی وا کەوا منکەر نەبی قسەیەکی ناڕێک و نابەجێ نەبی لە ڕووی شەرعەوە لە ڕووی عرفەوە ولا تعزم عقدة النكاح حتى يبلغ الأجل كتاب أجله وهروها نابي أو بياوا عزمي جزم بكال سرمارة كردني حتى وكو عدي وآفرة التوادبي واعلموا أن الله يعلم ما في أنفسكم فاحذروا بزانا كالله سبحانه وتعالى ئاگادارە بەوەی لە ناو سێنگ و دڵ و دەروونتانە ئیتر پێویستە حەزارت هەبی و بزانن کە خوای گەورە غەفوور و حەلیمە ئەو بە کورتی مانای ئاەتەکە. ئیتر وەک گوتمان دیارە ئەو ئافرەتێکەوە لە عیددەدا ئەگەر لە عیددەی تەلاقێکی ڕەجعیە واتە عیددەی تەلاقی یەکەمە یان دووەمە بە هیچ شێوەیەک هیچ پیاوێک لە بۆی نییە کە داخوازی بکات بەروی هێشتا لەژێر عیسمەتی پیاوەکەی خۆیتی تەلاقی ڕەجعیە وەکو بەناوەکەی دیارە کەواتە ئەسڵ وایە پیاوەکەی ئەگەر بیجێڕیتەوە بیجێڕیتەوە بەڵام ئەو ئافرەتەی لە عیددەی تەلاقێکی بائینە بەینونە کوبرا واتە سێەم تەڵقەیە کۆتایی پێهاتیە با بڵێن احتیمالی گەڕانەوەی لۆلای پیاوەکەی نییە بە هیچ شێوەیەک مەگەر کە مێردێشکە بکە کەواتە لەو حاڵەتەی لە عیددەی ئەخیریدایە ئەخیری تەلاقی سەیەم و یاخود لە عیددەی پیاوێکدایە کەوا پیاوەکەی مردیە کە 4 مانگ و 10 ڕۆژەکەدا لەو فترەیە طبعا پیاوی دیکە لەوانەیە مەبەستی بیخوازی لەو عیددەیەدا دەکرێ بیخوازی بە سەراحەت نەخێر ناکرێ بیخوازی بە سەراحەت هەروەکو زانایان كاتك دفرمون إجماعي لسلا وقد أجمع العلماء على تحريم نكاح المرأة في عدتها إجماع علماء لسلا كواناكري آفرد لعدكي بخوازري وإذا حدث مثل هذا النكاح ودخل بها فرق بينهما وفسخ النكاح لو فرضنا كسك هشتا آفرتك لعديتي بتسي بيخوازيو بيقوازيتوا أو علماء دلين بيوست التفريغ بكرينو نكاحكيان إبطال دكري ويرى جمهور العلماء أنها تصير محرمة عليه تحريما مؤبدا وجمهور العلماء لسر أوان ما دام أو لكاتيك داخوازي كدي ياخد خواستيتي كحرام بو داخوازي وخواستني لبوبكا لو حالتي لدواء وكوا لي زيادة كريتوا باشتريش كواعد دكيتوا دبي مؤبدا لي حرام بيكزارتشي ولا يحل له نكاحها كذلك لأنه استحل ما لا يحل فعوقب بحرمانه لبروي أو شتيتشي حلال كذا كالندب وبيك لبوي حلال نبو لو عقوبي دبويك حتى لي محروم دبي وكو كالقاتل يعاقب بحرمان من ميراث المقتول وكو كسك ميرادگري كسك زو بي كوجيلوي ميرادكي وربگري لو حالتي عقوبكي او بيزگلوي كوا بعقوبي كشتنكي متهمه يعني عقوبه كشتنكش وردگري وهو ميراتكشي ورناگري لبروي من استعجل شيئا قبل اوانه عوقب بحرمانه هر كسك استعجال بکە و پەلە بکە لەوەی کەواشتێک لە پێش کاتی خۆی بەدەستبینی عقوبە دەدرێ بەوەی کەوا لێی مەحروم دەبی کەواتە کەسێک ئافرەتێک بخوازی لە فترەی عیددەی لەو حاڵەتەی جمهوری عولەما لەسەر ئەوەن کەوا طبعا نیکاحەکەی باتیلە و لە دواتریش کە عیددەکەیتەوە دەبی نابی بیدرێتێ لەبەرەوەی پەلەی کردێ لە شتێک کەوا خوای گەورە حەرامی کردە و حەلالی کردێ و هەندێک دەڵێن یوفسەخ النکاح ويفرق بينهما هەندێک کە دەڵێن بەڵێ نكاحكي باطلة وتفريق ذاك البينان بلان فإذا انتهت العدة حلت له ولم يتأبد التحريم هذا ايش كذلين لدواء وكوا عدكي توادبي لو حالتي ذكري بتيتو بيش بيخوازي توا بلان جمهور علماء لسرون هرب أبدي لي حرام دبي لبروي بليك دلشتي كوا ندب وبليت دابكا يتلير دابو شويه خواي جور سبحانه وتعالى باز ذكاتن كوا جناحتان ناقاتي أجر مجرد بإشارة لفترة عدة فيما عرضتم به من خطبة النساء خطبة ديار داخوازية خطبة من هي كوا وتارة خطبة من هي داخوازية إتر جناحتان ناقاتي لخطبة كداخوازي أفرتان بكان لفترة عدة بلام نقبة صريحي مجرد بإشارة مجرد بإشارتك بتلويحك بتلميحك
بۆی کەوا بە ئافرەتەکە بڵێ مەسەرەن ئەگەر عیددەتەوە بوو خەبەرم بدەیت کەواتە لێرەدا خۆ معلوم نییە کەوا لە بۆ خۆیتی یان لە بۆ غەیری خۆیتی کەواتە شتێکی عام بڵێ یاخود بە وەلی ئەمری ئافرەتەکە بڵێتن ئیتر یاخود وەصفێکی خۆی بکەکەوە ئەمن بەڕاستی لە دوای ئەوە مەکەوا ژن بینم بەڵام ناڵێ فڵانە کەس داخوازکەم والحاصل دەکرێت بە ئیشارەتێک بدا بەڵام نابی بە سەراحەت بی وهروها گوناهشتان ناگاتێ ئەوەی کەوا ئەکنەنتم فی ئەنفوسیکم ئەوەی کەوا لە دڵی خۆتان شاردیتانەوە و مەبەستانە گوناهتان ناگاتێ علم الله أنكم ستذكرونهن خوای گەورە ئاگادارە بۆی کەوا ئەنگۆ خوای گەورە وەکو فطریەن پیاوان دەناسی بۆی کەوا أنكم ستذكرونهن بۆی کەوا ئاگادارە ئەنگۆ باسییان دەکەن ستذكرونهن باسییان دەکەن لە مەجلیسی خۆتان یاخود ستذكرونهن في أنفسكم خوای گەورە ئاگادار بۆی کەوا لە دڵ و مێشک و دەرونی خۆت باسی ئەو ئافرەتە دەکەی ولكن لا تواعدوهن سرا بەڵام ناکرێ مەوعیدیان بدەنێ بە سڕی کەواتە سڕەن هەندێک دەڵێن واتە نیکاحن و زۆرش لە عولەما هەر دەڵێن سڕەن بە معنای سڕ و نهێنی دێ فعلا بە سڕی عادەتەن ئەو شتانە بە سڕی باز دەکرێت کە مما یستحیا منه ئەو شتێک کەوا جێگای شەرمە کەواتە نابی شتێکی باز بکەی بە سڕی لەگەڵ ئەو ئافرەتەی کەوا مانای زەواج و نیکاح و مانای با بڵێن لێک نزیک بوونەوەی ژنان و پیاوان دەکاتن و یاخود با بڵێن دامەزراندنی عیلاقەی ناشەرعی لەگەڵ ئەو ئافرەتەی بە نیازەوەی کە وەڵا گوایە دەیخوازم کەواتە نابی عیلاقەی سری لە نێوانیان نابی ولكن لا تواعدوهن سرا بە هیچ شێوەیەکی نابی عیلاقەیەکی نهێنی لە نێوانیان هەبی کەواتە ئەوەی کە لە پێشەوەش باسی کرد کەوا فيما عرضتم به من خطبة النساء ئەو شتێکە نابی بە سڕیبی بەڵکو بە ئاشکرایە و شتێکە و اعتیادیە قسەیەک فڕێددا ئەو جە لە بۆ ئافرەتەکە یاخود لە بۆ وەلی ئەمری ئافرەتەکە کەوا نەک مانای ئەوە بعیلاقەیەک سڕی و قسەی نهێنی لە نێوانیان هەبی ناکرێ إلا أن تقولوا قولا معروفا مگر قسەیەکی معروف بکەی وەکو معروف گوتمان کەوا معروف بشەرعا و هەروە معروف بی لە عورفی خەڵکیش دەرنەچی کەواتە لە سنووری معروفی شەرعی و هەروها لە عورفی خەڵکی دەرنەچی شتێک نەبی عکسی معروفی کەوا منکەر بی شتێکی بێئەدەب بی شتێکی ناڕێک بی عیلاقەیەکی ناشەرعی بی نەخێر إلا مەگەر قسەیەک بی لە حدودی شەرع و لە حدودی عورف دەرنەچیتن وەکو گوتمان تأكيد لبو أو تعريضي كوا لسرت هذا فرموي وتقصيك وإشارتك بوي كوا أو بيا نيازي هي بلام نابي زياتر بي ولا تعزم عقدة النكاح حتى يبلغ الكتاب أجله خواهي قرد فرمي ولا تعزم عقدة النكاح واتا لنفس درو درون تان عزم تان جزم مكان كوا أو آفرة ما ربكن حتى يبلغ الكتاب أجله حتى وكو يبلغ الكتاب أجلا ما بس ليردا وتاتا وكو عدي أو آفرة دقات أزلو كوتايكي كوتاتا وكو مثلا عدي آفرتي مطلقة طلاق بائن بينون كبرى هم ديزاين كوا سي حيزة وتاتا وكو تاي بيده عدي وآفرتي كوا مردكي مرديات صار ما نقول درجة حتى وكو كوتاي بيده مگر لو كاتي عزم تان جزم كان لسر ماركن أو زليردا كواتا وەکو زانان دەفەن ئەو مبالغەکردنە لە نەهیکردن لە مارەکردنی و ئافرەتەی مبالغەکردنە لەوەی کەوا ڕێگری بکا لە مارەی و ئافرەتەی لە کاتی عیددەکەی لێ نافەرمی مارەی مەکەنەوە لە کاتی عید بەڵام بەڵکو دەفەرمی عەزمیشتان لەناو دڵ و دەروونتان جەزم مەکەن بۆی کەوا مارەی بکەنەوە هەتا وەکو عیددەکەی تەواو دەبی کەواتە ئەو مبالغەکردنە لە نەهیکردن کەواتە بە هیچ شێوەیەک لە دڵ و دەرونیشدا نابی عزمت جەزم بکەی کەوا مارەی دەکەی و هەتا وەکو با بڵێن کۆتایی پێدەی ئەجەلەکەی و عیددەکەی تەواو دەبی لێ لە کوزانان دەفەرمون عقدة النكاح كوا خوای گەورە سبحانه وتعالى بعقد ناوی بردیە عقد کەواتە نکاح عقدە نکاح عقدە بەو ئەلفاظانەی کەوا شەرعەن واردە کاتێکەوە لە نێوان وەلی ئەمری ئەو ئافرەتەی لەگەڵ ئەو پیاوەی کەوا دەیدرێتێ ئیتر بە شاهێدی دوو شاهێدان و طبعا بە ڕەزامەندی ئەو ئافرەتەش ئەوە عقدێکە زەلوێ زانە مادەم عقدە يجوز فيه التوكيل بوكالتش دەکرێ واتە دەکرێ وەلی ئەمرێک کەسێک بکاتە وەچیلی خۆی لەوەی کەوا ئەو ئافرەتەی کە ئەو وەلی ئەمریتی مارەی بکاتن لە کەسێک کەوا ئەو پێڕازیە کەواتە هەم وەلی ئەمر دەکرێت کە بکاتە
وەچیلی خۆی و هەروەها هەم ئەو پیاوەشکەوە ژنی لێمارە دەکرێت کەسێک بکاتەوە چیلی خۆی ئەگەر وا پێویست بکە ئەگەر وا پێویست دەکرد بۆ عەقدا عەقدیش يجوز فيه التوكيل واعلموا أن الله يعلم ما في أنفسكم فاحذروه وبزانا الله سبحانه وتعالى آقادار بويكوانا نفس ودول درون تانا حذرتان هبي كوات آقادار بن لنا دول درون ما بستد خيانة بي خواهي قول بي آقادارة حذرت هاي برانبر با الله سبحانه وتعالى بلام لقال وش واعلموا أن الله غفور حليم بزانك خواهي قول غفورة خواهی گەورە سبحانه وتعالى لقناه تاوان كان دبوري وستر الدكاء وحليميشا حليمة لا يعاجل بالعقوبة واتا عقوبة بپلا ناكاتا واتا كسك ومستحق بعقوبة وبالسادان بپلانية لوي عقوبة بدا بلكو بقريتوا فرصة الداتي تاوكو توبة بكاو تاوكو لي خوش ببيتن اتر اوشيك بالاحكام كاني او افرتي كوا عددا پێویستە پیاوان کە دەیانەوێت داخوازیان بکەن بە چ شێوەیەک بێتن لە چ کاتێک بێتن خوای گەورە ڕوونی کردەوە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون